خۆشەویستان، ئێستاش ئەچینە لای بەشی دووەمی خەڵاتەکانی ڕوانگە کە ئەویش داهێنانی زانستی. هەمیشە بیرۆکە و بەرهەمە زانستیەکانی لاوان جێگەی تێڕامان و گرنگی پێدانە لەلایەن دەستگای ڕوانگە و خەڵاتەکانی ڕوانگەوە. ئەو لاوانەی کە توانیویانە بگەنە قۆناغی کۆتایی بۆ بەشی داهێنانی زانستی بریتیە لە ئەحمەد جعفەر لە شاری هەولێری خۆشەویست، بڕیار کەمال لە شاری سلێمانی خۆشەویست، فەرمان یاسین لە شاری هەولێری خۆشەویست بفەرمونە سەر ستەیج. سێ گەنجی زۆر بەتوانە، سێ گەنجی بەهرەمەند خاوەنی بیرۆکەی جیاواز. بەڵام کامیان بۆتە براوەی بەشی داهێنانی زانستی؟ ئایا بڕیار کەمال، ئایا فەرمان یاسین، ئایا ئەحمەد جعفەر؟ ئەو بەڕێزەی کە پلەی سێمی بەدەستهێناوە بریتیە لە فەرمان یاسین. پیرۆزە کاک فەرمان لە نێوان پلەی دووەم و یەکەمە. ئەو بەڕێزەی بۆتە خاوەنی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی داهێنانی زانستی و پلەی یەکەمی بەدەستهێناوە بریتیە لە بڕیار کەمال. واتە ئەو بڕێزەی بۆتە خاوەنی پلەی دووەم ئەحمەد جعفەر. چەپڵەکانتان بۆ کاک ئەحمەد. ئێستاش داوا لە کاک بەڵێنەکەم نوێنەری کارگرۆ و باجنابیان بفەرمونە سەر ستەیج بۆ پێدانی خەڵاتەکان بە براوەکانمان. زۆر سپاس کاک بڕیار پیرۆزە شایەنیت. بەسپان نەکەم ئەتوانی پێمان بڵێ لە چیەوە ئەم بیرۆکەیەت بۆ هاو؟ بەس مایکەکە تۆ نزیک بگرە بۆی لێمان تووڕە نەبن. زۆر باشە. وەڵا بیرۆکەی پرۆژەکە لەوە هات کە بەشێک لەوانی کە خاوەن باخن کیشی ئەودانی باخیانەیە هەنەجار لەوانەیە پێویست بە ئەودان بێت و دەقە لێوێ نەبن. بۆی ئەم پرۆژەی من بە پێی پێویستی خۆی بە پێی پێویستی و زیرەکی خۆی ئاوی باخکرد بۆیە لە کاتی خۆیدا. بیرۆکەیەکی زۆر جوانە، هەر بژیت و دووبارە پیرۆزە. بفەرمۆ.